خەمبار ئەسعەد ڕەسوول شۆفێرێکی تاکسیە لە شاری هەولێر ڕۆژانە تاکسیەکەی بەکاردێنێت بۆ پیاکردنی بژێوی ژیانی. بەڵام ئەم شۆفێرەی تەکسی جیاوازە لە شۆفێرەکانی تری سەر شەقامەکان و خاوەن پێداویستی تایبەتە. غەمبار بە هۆکاری ڕووداوی هاتوچۆ لە ساڵی 2005 هەردوو قاچی لەدەستدەدا. غەمبار نەبووە، بەڵام بە چیرۆکەکەی بۆ ئێمە یەکجار جێگای غەمباریە و با گوێ لە چیرۆکەکەی بگرین و ببینین بزانین چ پەیامێکی هەیە. بەڵێ من غەمبار ئەسعەد ڕەسوول لەدایک بووی 1985 لە قەزای شەقڵاوە لەدایک بوو. سەرەتای تەمەنت هەر لێرە گەورە بوو یان سەرەتاکان لە شەقڵاوە بوو؟ ناوەڵا هەر لە شەقڵاوە لەدایک بوون هەر لەوێ ژیاین بەڕاستی بەخۆمان خەڵکی وێن دەرین، بەڵام لە 2008ەوە هاتوینە هەولێر. 2008 هاتوونتە هەولێر. باشە پێم بڵێ خوێندن لەگەڵ خوێندن چۆن کردوەوە، خێزانت پێکهێناوە پێک نهێناوە؟ وەڵا وەکو خێزانداری ناوەڵە تا ئێستا کە خێزانداری پێک نهێناوە، بەڵام ئاستی خوێندنیشم مەسەلەن بە هۆکارێکی مەسەلەن ئەو شەڕی ناوخۆی کە ڕابردووی لە خوێندن دابڕێم ڕاستی، بەڵام لە ماوەی ڕابرد بە 2008ەوە دەستم بە خوێندن کردەوە تا 6 ئامادەی ئێستاکە 6 ئامادەی. باشەکە خەمبار لەسەر عەرەبانەیەک دەتبینم، هۆکاریم عەرەبانەی چیاخۆ لە زگمانگیەوە جەنابەت خاوەن پێداویستی تایبەتیان کەمەندان بوو یاخود بە هۆکارێک بووی بە کەمەندان؟ بەڵێ وڵا لە 6 2005 بە هۆکارێکی نەخوازرا و بڵێن بە عادسی سیارەی تووشی عادسی سیارەی بووم، یعنی لە ئەنجامدا فەقەراتی پشتم شکا بۆ هۆکارەوە دوو قاچەکانم نەزداوە. ئێستا وەکو دەمبینی لە چ تاریخێک بوو کاک غەمبار؟ 6 2005 لە 2005 ئەو کات خۆت شۆفێری دەکریان ڕووداوەکە کوێ بوو؟ خۆم شۆفێر بووم هەر لە شەقڵاوە بەهۆی خراپی بەڕاستی ڕێگاوبانەکان بە تایبەت مەسەلەن لە ئەنجامدا بۆ خۆی ڕێگاوبانەکان هۆکاری سەرەکی بە تاکید هیچ کەس گیانی لەدەستدا لە ڕووداوەکە؟ الحەمدولله یعنی بەس بە خۆم تێدا زابداربووم. بەڵێ واتە چەند ساڵ دەبێت لەسەر عەرەبانەی کاک غەمبار ئێستا؟ وڵا لە 2005 تقریباً 4 ساڵ دەکاتم. 14 ساڵە. هیچ حاڵەتی شەڕت هەبوو یان هەر یەکسەر دکتۆرەکان بڕیاریاندا خۆی چارەسەرێک بۆ لاقەکانی جەنابەت نییە؟ بەڵێ بە تاکید یعنی کاو کاتی کە عادسەکە ڕووی داوە لە شەقڵاوە ڕامێکنا مەسەلەن هەولێر لە العاشی ماوەی 17 ڕۆژ لەوێ دەرو مەڕاستی دکتۆرەکان یعنی بە خۆمان نەمان دەزانێ حاڵەتە هەیە بەڕاستی، ینی کە فەقەراتم شکا لە ئەنجامدا قاچەکان بەدەستدا بوو، دکتۆرەکانش پەیمانیان نەگوت تا پاش 17 ڕۆژی. باشە پێم بڵێ کاتێ زانیت هەردوو قاچت ئیش ناکات و ئیتر تەواو تۆ نابیتەوە خاوەن قاچەکان، هەستێکی چۆنت هەبوو؟ وەڵاهی بەڕاستی کاک عیمران یعنی لە ژیانێکدا بووم لە خۆم ژیانش تایبەتمەوە بەڕاستی، ینی کەسێک لە تەمەنی خۆم کاسبیم دەکرد بەڕاستی، ینی لە خوێندنەکە دابڕابووین ئەو کاتەوە وشی گوتم یعنی بەڕاستی بەس خۆم هەوڵم داو ینی خۆم ژیانی خۆم دابین کردبوو، ینی دوکانم هەبوو وەزم زۆر باش بەڕاستی دوکاندار بووی بەرلەوە؟ تاکید بەڵێ ینی خۆم گونجانی لەگە وەزعەکەی بەڕاستی لە پڕ ینی کە تووشی و حالەتە بووم بەڕاستی زۆر ناخۆش بووم، بەڵام لە هەمان کاتدا وا هەستم کرد ینی ئەوە خەڵاتێکە لەلایەن خواوەیە بەڕاستی، ینی لەو کات و ساتە زۆر بەرنامم بۆ خۆمدا نابوو، ویست و ئیرادەم زۆر بوو، ئایتمۆعی دنیایم زۆر و بەڕاستی ینی خوای گەورە بەسەری کردمەوە کە تووشی ئەو حالەتە بووم کە ویستی خۆم نەبوو، ویستی خوای گەورە بوو کە هاتیش مەسەن سەمعا وەتاعن بەڕاستی دی لەسەر سەرمدانا خۆم غەمبار نەکرد، هەرچەندە ناوم غەمبارە بەڵام خۆم غەمبار نەکرد. ئێستا کە وەکوی شوکار خەریکی چی دوایەوەی کە دوکانەکەت نەماوە پێم وابێ ئێستاکە خەریکی ئەو تەکسیکە لە پشتمانەوە پێم وابێ هیچ جەنابدا ڕۆژانە چۆن کار دەکەی لە کوێ کار دەکەی؟ بەڵێ بە تاکید کەەوە هەر گوتمە کەوەستا مەسەڵەن کەسێکی خاوەن پێداویست تایبەتم بەڕاستی کێشە و معاناتمان ڕۆژانە هەیە بەڕاستی، بەڵام وەکو گوتم کە غەمبار نەبوویمە پێیوە خۆم سەر بەسەردا زار کردو بەسەر وەزعەکەمدا، ئیدیش لە هەمان کاتدا فکرم کردەوە بەڕاستی کە ئیدی خوای گەورە منی بەسەر کردەوە، ینی زۆر شکرم بە وەزعەکەم،
ئیدی فکرم کردەوە یعنی ڕۆژانە من بەڕاستی نازانم بەچی مەشغوڵم سەرقاڵم دوکاندارێکم بەڕاستی خۆش نەبوو چکە دائیم دادەنی شێر خۆش نییە لە ژوورێک لە دوکانە خزمەتی دەوێت کەسێک دەبی ینی بەڕاستی ناکرا بیرم کردەوە بەڕاستی تەکسیەکە یعنی لۆ زۆر باشە ئەم لە بۆ بژێوی ژیانەکەم و لە بۆ مەشغوڵکردنەکەی خۆ باشە چەند ساڵ دەبێ خاوەنی تەکسی و تەکسی لێ وەڵا لە 2013 ئەو تەکسیە بەخۆم هەرکڕیم ینی کردمە تەکسی خصوصی بوو کات ما ڕێی پێدەدا مەسەر بیتە تەکسی لە خۆم کردمە تەکسی تا ئێستاکە پێوە مەشغوڵم تا ئێستا پێ مەشغوڵ تەکسیەکەت هیچ تایبەتمەندیەکی هەیە بۆ تۆی خاوەن پێداویستی تایبەت هیچ شتێکت بۆ زیاد کردو بۆی بتوانانی یاخود چۆن دەتوانانی بەبێ قاچەکان ئۆتۆمبیلەکە لێ بخڕ بەڵێ بە تاکید زۆر ئینستا وەسائل زۆر بەڵحەمدوللا یعنی ئەگەر خوای گەورە دەرکەکردی قەبات دەکە و دەڵێن دەرکەیتن لێ دەبیتەوە ڕاست یعنی ئێستا من الحەمدوللا سیارە ینی بە 2013 کێشە و مشکلەم نییە ینی بەڵێ گەڕەکەی تۆماتیکە بڵێ خۆمان تەرجیما کردێ لە سناعی شتێکی زۆر ئاسانە و زۆر مەزبوطیشە ینی زۆر دەڵێم ینی زۆر لە کەسانی یاسایی ینی ئێستا خۆم سیاقاتی خۆم بە کەسیش تەبیعی نانم باشە من ئەوە لای من پرسیارێکی سەرەکیە تۆ بە ڕووداوی هاتوو چۆ هەردوو لە قاچل لە دەستدا بەڵام سەرنجام ئێستا کارێک دەکەی دووبارە هەر لەسەر شەقامەکانی تو لەسەر شەقامەکان گوزەر دەکەی چۆن یعنی ئەم تااقەتەیان ئەم مورەیان چۆن ئەم توانایەت هەیە دووبارە بچیتەوە ناو شەقام و نێو ئۆتۆمبیلەکان وڵی جاکاری ئێمران ینی بە تاکید هەروایە زۆر کەس پێم دەڵێت تو عادسی سیارەوات لات ینی عادسی سیارەکەوا نەبوو بڕم کە بەو شێوی بەڵام ئەم کەسانی گەریماندامان کەسانی مسلمە خۆمە مسلمان نادەنین باوەڕۆنەی بە قەزا و قەدەر هەبی مشوا هەز دەکەم ئیشەکەەوە عادسەکەی قەزا و قەدەر بوو ینی ویستەکەوا نەبوو بڵێ وڵی بەو سرعەتەی بیت ینی قسمەتی شمە و هەلێ هاتە بەڕاستی جال دەستەوە سەددا بنیشم لە بەرچی لە پایچی خۆم غەمبار بکەم ینی ڕاستە سیاق وڵی مشکلم نیە لە ڕووی سیاقاتیوە ینی ئەوەی کە لەگەڵ سوار دەبێ هەز دەکا کە تۆ خاوەن پێداویستی تایبەتی یەکسەریان وڵی زۆرکی بە دەگمەن ینی هەیە دیقەت دەداتێ بەڵام بە دەگمەن ینی نەفە لەگەڵ سوار دەبی وا هەست ناکە کار لە بەرەوەی مشکلم نییە لە ڕووی سیاقاتیوە الحەمدولله باشە ئەمە نزیک 6 ساڵە خاوەن تەکسیت بژێوی ژیانیش بە تەکسیەکە دەردێنێت بڕیار نەداوە زەواز بکەی تر تەواو ژیانت بگۆڕی وڵی جا بە تاکید ینی دەخوای گەورە لە بۆت ئاسان بکاتن بەحقەت ینی ئەوە حیاتی ژیانە بەڕاستی ینی ئەگەر ئینشاءڵڵا لە بەم زوانە لە نزیک ئینشاءڵڵا باشە کاخەمبار پێم بڵێ لە سەر ڕۆژی جیهانی خاوەن پێداویستە تایبەتەکانیان کە مندامان چیت هەیە چ پەیامێکت هەیە وەکو خاوەن پێداویستێکی تایبەت چیت هەیە دەتەوێت بە کۆمەلگا بری بە تایبەت تۆ جیاواز لە کەمەندامێکی تر ڕۆژێک لە ڕۆژان لەسەر قاچەکانی خۆت بووی لەم ڕۆژەیە چ پەیامێکت هەیە وەڵام من سەرەتا پەیام ینی پیرۆزبایی خۆم ئاراستەی یەک بەیەکی کەسانی کوبری خاوەن پێداویست تایبەت دەکەم بەم بۆنەیەوە ینی لێرەوە دەشم هەوێتن ئەوانەی کە حکوومە خی گەورە بەسەری کردوونە نابی ینی دەستەوە سەندا بنیشتن و خۆیان بە غەمباری و زەلیلی ئۆکن هەوڵ بدەن یعنی کە احتوبار بێخنە سەر خۆیان وەکو بڵین کەسە و کۆمەلگایە بەڕاستی لێرەوە مەسەد نەمەوێ کەسانی خاوەن پێداویست تایبەت بڵێم ئێمەش مرۆڤین ئێمەش ئینسانین یعنی ڕاستە بەشێک لە جەستەمان لە دەستداوە بە هەر هۆکارێک بیتن ینی ناکرێ خۆشت بێ هیواکەی لە ژیان بکەی بێ ئومێد بکەی لە ژیاندا ئەبێ بە ئومێدەوە بشی باشی یەک پرسیار لای من گەڵاڵە بووە دەڵێن خاوەن پێداویستە تایبەتەکان خی گەورە شتێکی لێ سندونەتەوە شتێکی باشتری پێداوە ئەگەر لە تۆ پرسم خی گەورە چی پێدای دوای ڕووداوەکە بە تاکید یعنی هەروەکە گوتم ینی خی گەورە گەو دەرگاتی قەپات دەکە دەرگای تر لێ دەکاتەوە یعنی ئینسان ئەگەر بە ئومێدەوە بژێ لە ژیان لە ژیاندا لە ژیانی خۆی بە بەشی خۆی ڕازی بکە خی گەورە لە بۆی دادەنێتن ڕاست ینی خی گەورەوە بزانام کەس مەحروم ناکە لە ژیاندا ڕاستە کاخەمبار بپرسم پێداویستیتان چییە لە کۆمەلگا چۆنم بەرامبەرەوە هەڵوێستی کۆمەلگا کردەوەی کۆمەلگا تا چەند لە هەڵسوکەوتی کۆمەڵایەتی خەڵک ڕازی واللهی بەداخەوە ینی تا حدێک یعنی هۆشیاریە وەکو پێویست ینی وەکو پێویست بەڕاستی وچی گوتم بەو شێوەی نییە ینی وەکو پێویست بیتن ینی خەڵک لە چی ینی ڕۆشنبیری نییە باشە من ئەوەی پرسیارە حەز دەکەن خەڵک زجی پێتان بسووتێ یان ئێوەش وەکو کەسێکی ئاسایی ئەم کۆمەلگان و پێداویستی تایبەتی خۆتانەیە ئایا کاتێک تۆ کە مندامێک یان خاوەن پێداویستی تایبەت لەسەر شەقام دەبینی چۆن سەیری دەکەی
بەڵێ بە تاکید ینی ئێستا خۆم بە خۆم زۆر دەستمە شوێنێک ینی پێداویستێکە مەکەن ئەوە شوێنەکە کەسێک دەمبینی لە زیاتی دڵدانەوە غەمباری و ینی فەرا دڵم بداتەوە مەسەرن هاوکارم بیتن ینی قسەی وا دەکاتن ینی بەڕاستی زۆر ناخدم دەهەژێنیتن ینی کۆمەلگایەکی بەڕاستی تا حد ڕوخێنەرە بە تاکید ینی بەڕاستی ئەوەی ئەو من بینیمە بەڕاستی ڕوخێنەرە ینی بنیاد نەرنیە بەڕاستی وەکو بڵێت باشە کۆتا پەیامت لەم ڕۆژەیە ئەگەر شتێک ما بێ بڵیت واللهی کۆتا پەیامم هیوادارم ینی حکوومەتی هەرێم وەکو پێویست ینی لە ماوەی ڕابردوودا پێویست وەکو پێویست ئەو کار و دەستباری ئێمە نەبوو وەکو کەسانی خاوەن پێداویستایبەت هیوادارم بەم بۆنەیەوە ینی ئاوڕێکی جددی ینی بە جددی ئاوڕێکی لە کەسانیوا لە خاوەن پێداویستایبەت بداتەوە و ئێمەش مرۆڤین و حەقمان هەیە بژین لەسەر وڵاتی